یەکێک لەو پرۆژانی کە لە ئێستا کاری لەسەر ئەکرێت بێگومان نمایشکردنی فیلمە چجێ ئەوەی پەیوەندی بە هەندێک لە بابەتەکانەوە کە پەیوەست بە خێزانن بە شێوەیەکی گشتی دیارە بابەتی توندوتیژیش لە نێو کۆمەلگا بابەتێکی گرنگە و لەلایەن سینەماکاران و هەمیشە کاری لەسەر کراوە جا توندوتیژەکان لە هەر بابەتێکا بوو بێتن لە ئێستاە پرۆژەی دژ بە توندوتیژی کە پرۆژێکی هاوبەشە لە نێوان ناوەندی غەزەلنووس و هەروە سینەما سالمە توانراوە کاری لەسەر بکرێت و چەندین فیلمی تایبەت بەم بابەتە بێگومان نمایشەکرێت و خەڵکانێکی زۆرش ئەتوانن کە بچن بینەری فیلمەکان بن و بتوان چێژی لەوە بگرن و ساتێکی خۆشی لەگەڵ بەسەر بەرن بۆ قسە و باسکردن لەسەر ئەم بابەتە ئەچما لای زۆر بەڕێز کاگراوەز حەمە ساڵح کە بەڕێزیان بەڕێوەبەری سینەما سالمن کاگراوە سڵاوت لێبێ و ئێوارەت باش بێ. ئێوارەتان باش و سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بینەرانی عەزیزتان. زۆر سپاس بۆ تۆ کاگراوەز. سەرەتا پێم خۆشە بزانم بیرۆکەی بۆ بڵێن نمایشکردنی ئەو فیلمانی کە تایبەتن بە توندوتیژی لە چێوە سەری هەڵاو کە ئێوە بتوانن پرۆژێکی لەم شێوەیە بە هاوبەشی لەگەڵ ناوەندی غەزەلنووسا دروست بکەن و بتوان چەندین فیلمی زۆر تایبەت و ناوەزە نمایش بکەن. ڕاستەکەی پرۆژەی سینەمای دژ بە توندوتیژی بیرۆکەی چەند ساڵێکەیە بەگای لەوەی کە سینەما دەتوانێت ڕۆڵێکی گەورە لە بەرەوپێشبردنی کولتور و هەروە لە هوشیارکردنەوە و بەرزکردنەوەی ئاستی ئاگایی لە کۆمەڵگایە و هەروە بە ئاگایی لەوەی کە سینەما ئەکرێ فاکتۆرێکی ئەجگار گرنگتر بێت بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵ مخاتبەی خەڵکان و بە ئاگایی لەوەی کە ماوەی ساڵانێکە پێمان وایە جۆرێک لە بیرکردنەوە یا جۆرێک تاقیەتی لە بیرکردنەوە یا بیرکردنەوەی ئایدۆلۆژیانە کۆمەڵگای ئێمە شانە ئەستێنێت ئەو جۆرە بیرکردنەوەی کە یەک جۆر خوێندنەوە و یەک جۆر پێڕوانی هەیە بۆ دنیاوە بۆ ژیان بۆیە ئەم بەکرێت سپور لەوەی کە نمایشی ئەم فیلمانە لە بیرکردنەوە بەرهەمێت جۆرێک ڕختی ئەو جۆرە ئایدیایەک یەک جۆر خوێندنەوە دنیا و ژیان بۆیە لە پرۆژەیە کە فیلمانە نمایش کە جۆر ڕخنی ئاناستی ئەم دینە نییە ئەم فیلمان بەرامبەر شکل پێمان هەرە لە پێشینەی بەرەو پێشبردننی کولتور و بەرزکردنەوەی ئاستی ئاگایی و دوجار کاریگەریدانانە لە کۆمەڵگا. پێم خۆشە بزانم ئەو فیلمانی کە ئێوە بەنیازن نمایشی بکەن با بڵێن سەبارەت بەو بابەتی کە ئێوە خۆتان هەڵتان بژاردووە فیلمەکان چۆن هەڵسەنگێنراون ئایا هەموو کەس دەتوانێت بینەری فیلمەکان بێ بە تایبەتی مناڵان و گەنجانیش مەبەستم؟ ڕاستەکەی بەشێ لەم فیلمانە بخوار 16 ساڵ جاو نابێت چۆن ئەو مانێت کە بە جۆرێک ئەو دیگەمە نیشانەدا کە چۆنەکرێت لە ژێر کاریگەری ئەم ئایدۆلۆژیا تاگڕەهەندانە ژیان ببێ بە جەهەنەم و ژیان ببێ بە وێرانە و ژیان لەمانە ڕاستەقینەکانی بەتاڵ بێتەوە بۆیە ئەم فیلمانە بۆ هەموو کەسە بێ جگە لە مناڵان چۆن هەندێک جار دیمەنی تایە کە چۆن ڕاستە ڕخنێ لە توندوتیژی بەڵام دیمەنی تایە بە نیشاندانی ئەو جۆرە لە بیرکردنەوە کە چۆن ئەکرێت دنیا وێران بکات و ژیان لەمانە ڕاستەقینەکانی بەتاڵ بکاتەوە ئەم فیلمە بۆ هەموو کەسە بێ بەرامبەرە ئەم فیلمانەی کە ڕۆژانی شەممە نمایشەکرێن جگە لە مناڵان. کاگراوەز مەبەستان لە نمایشکردنی فیلمەکان چییە و بۆ نمونە ئەم تایتڵی کە تایبەتە بە توندوتیژی ئایا توندوتیژیەکان هەموو بابەتەکان ئەگرێتەوە جای لەوانەیە هەندێک کەس با بڵێن توندوتیژیەکان بگەڕێنەوە بۆ ژنان یاخود بۆ مناڵان یاخود هەر بابەتێکی تر ئایا پێم خۆشە بزانم و بینەرانیش بزانن فیلمەکان تایبەتن بە کام توندوتیژیانی کە لە جیهانە بێگومان قسە و باسی لەسەرەکرێت و بۆتە جێی بڵێن قسە و باس. ڕاستە لە پێناسەی توندوتیژی خۆی پێناسەیەکی فراوانەوە زۆر بوارەگرێتەوە بەڵام مەبەستی سەرەکیەکانی ئێمە ئەوەیە کە لە ژایی لە سایی یەک جۆر تێڕوانین بۆ دنیا یا تێڕوانینێکی ئایدۆلۆژیانە بۆ دنیا چییە قەومێت و تارگێتی ئێمە و فیلمانن کە بە جۆرێک نمایشی ئەماکەن لە جۆرێک کە پێمان وایە تەنیام تێڕوانینە بۆ ژیان ڕاستە یا جۆرێک ئایدیایە نین کە تەنیام ئایدیایە ئەکرێەوە لە غیری ئەمە
هیچ کەسێک بۆی نییە جیاوازتر بیکاتەوە. هاوکات ئەم فیلمانە جۆری پێکەوە ژیانیشی ئاراستە کردووە، واتە مەبەستمانە کە جۆرێک پانتایی پێکەوە ژیانیش فراوان کێنە ڕێگەی ئەم فیلمانەوە. ئەم فیلمانن کە زۆرتر مەسەڵەن لە هەموو توژێت هاگرهەندانە بە جۆرێک کە سیستەمی دەسەڵاتداری ئێمە لە دنیا شەموو بەتایبەت لە ڕۆژهەڵات سیستەمێکی پیا و سالارانەیە، بێگومان لە هەر جۆرە بیرکردنەوەیەکی تاگرەهەندا لەوانەیە قوربانی یەکەمەکان ژن بن و کاتێک ئاراستی قوربانیەکان ژنە بێت بێگومان خودی ژیانی شەگرێتەوە. بۆیە هەبی جۆری ئەم تێڕوانینان ئەو کارە ساتانێکی ئەم جۆرە تێڕوانینە دروستیەکان بێگومان قوربانی سەرەکیەکان بێگومان هەر ژنە بن، بەڵام لەگەڵەوەشە ژیان خۆی ئەبێت و کاتێک ژیان ئەبێ بە قوربانی واتاکۆی گۆمەڵگا بە جۆرێک ئەبێ بە قوربانی بە هەموو ڕێگەزەکان بە هەموو نەتەوەکان و بە هەموو ئاینە جیاوازەکان. باشە کاگرەوەز لە دوای بینینی فیلمەکانەوە چ کاریگەریەک لەسەر بینەر دروست ئەکات؟ بێگومان هەر فیلمێک کاریگەری خۆی ئەبێت و کاردانەوەی خۆی ئەبێت. پێم خۆشە بزانم بۆچی ئێوەم بابەتتان هەڵبژارد و بۆچی ئەتانەوێت کە بینەر بێت ئەم جۆرە فیلمانە ببینێ لە ئێستاە؟ ڕاستەکەی کولتور هەر خۆی بارامی ئیشەکەەوە بە هێواشی ئاماجەکانی خۆیە پێکێت و کێشەی هەموو وڵاتە پێشکەوتوانەی دنیا گۆڕینەکانیان گۆڕین بۆ لە کولتورە و گۆڕین بۆ لە تێڕوانین و پەروەردەکردنی ئینسانە بۆ دوجارە وڵاتانە توانیانە پێش بێن. ئێمە بەرکی خۆمانی ئەزانین و وەکو بەرپرسایەتیەک بەرامبەر کۆمەڵگا و نەتەوە و بەگشتی بەرامبەر نیشتمان ئەو شتانی کە ئیزانین یا ئەو شتانی کە پێمان وایە ڕاستە و لە ڕێگەیەوە ئەکرێت هەموو دۆزەکانمان ببینە پێش خەریکی لەسەر ئەمانە ئیشەکەین. ئەمە پێمان وایە کە کولتورە پێشکێ بۆی کە خۆی گشتە شتەکانی تر پێشکەوە. یەکێک لە کای گرنگەکانی کولتور سینەمایە و سینەماکرێت چەکێکی هێزگار گەورە و بەهێز بێت. ئەوەی کە کاریگەری دانیانە ئەزمموی دنیا پێمان نیشانەدا کە توانە ڕۆڵی گەورە و کاریگەری گەورە داگرێت، بەڵام بۆ ئێمە نین کە بڵین چەندێک کاریگەری دانێت. بە دوجار کولتوری شەرمایش ناکەن، لەوانەیە لێرە پۆینتێک ئایدیایەک شتێک بەجێڵی و لەوانەیە لە دەیان ساڵی ترە ئاراستەی ژیان ئینسانەکانی تر بگۆڕێت. بۆیە کاریگەرەکانی دوورمەودان و هەندێجار ناپێوەگرێت، بەڵام بێگومان گرنگترین چەکێک کە ئینسان لەبەردەستیابێ بۆ کاریگەریدانان لە کۆمەڵگا بەرەو پێشبردننی کای کولتورە وەک چۆن بۆ وێرانکردن و لە ناوبردننیشی هەرەکرێت لە ڕێگەی دژی ئەو کایانەوە ئیشی پێوتر. بەڵێ کاگرەوەز پێم خۆشە وەکو دواپرسیارم بۆ بەڕێزێت ئەگەر کات و شوێن و بێگومان وەکو خۆت ئاماژێت پێکرد هەندێک لەو فیلمانە بۆ خوارد تەمەەن 16 ساڵ نابن، ئەگەر خۆت ئاماژێک بۆ بابەتانە بی بۆ بینەرانی کورسات مەگەزین. پرۆژەیەکی دیار لە قۆناغی یەکەمە 3 مانگەیە. ئەمڕۆ هەفتەی یەکەمی بەڕێوە چوو، هەفتەی یەکەم واتە هەموو شەمبێک لە دوو کاتی جیاواز 3 نیۆڕۆ و 8 شەو ئێمە نەمایشە فیلمانە بێ بەرامبەرەکەی لە سینەما سالە شاری سینەما. بەڵێ کاگرەوەز سوپاس بۆ بەڕێز، سوپاس بۆ بەڕێز ڕەواز حەمە ساڵح بەڕێوەبەری سینەما سالم، سوپاس بۆی کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوویت.